خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی لە هەرێمی کوردستاندا کاردانەوەی جیاوازی لێ دەکەوێتەوە و بەشێک لە مامۆستایان پێیان وایە بڕیاری خوێندن بە ئۆنلاین لە بەرژەوەندی خوێندکاراندا نییە و لەم قۆناغەشدا ئەرکی پەروەردە لە پێش ئەرکی فێرکردنەوەیە ڕەنگە لە خوێندکارانی داببڕێت. ئەو ئۆپشنەی کە پەسەند بووە لەلایەن وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵاوە بۆ خوێندنی ئەم ساڵ کە بە ئۆنلاین بێت بەلای منەوە خراپترین ئۆپشنە کە پەسەند کراوە، چونکە خوێندنی ئۆنلاین بۆ بەتایبەت ئەگەر پلەبەندی بکەیت لە نێوان قۆناغەکاندا بەتایبەتی لە قۆناغی 1 بۆ 12 ئێمە پرۆسی پەروەردە و فێرکردمانە واتە پەروەردە دواتر فێرکردن، بەڵام لەم خوێندن بە ئۆنلاینەدا پەروەردە فرامۆش کراوە، تەنها بیر لە فێرکردن کراوەتەوە. بۆیە ئێمە وەکو مامۆسایان کە دید و تێڕوانینمان بۆ ئەم پرۆسەیە پێمان وایە پرۆسەی پەروەردە زیاتر کێشە و گرفتی دێتە بەردەم و ناتوانێت لە ئامانج و مەهامەکانی خۆی نزیک بێتەوە و دەبێتە بارگرانی بەسەر خەڵکەوە کە خوێندن بە ئۆنلاین پێویستە هێڵی ئینتەرنێتی بۆ دابین بکرێت، پێویستە لاپتۆپ کۆمپیوتەری بۆ دابین بکرێت و ئێمە جاران بە خوێندکارەکانمانەوت کە سەیری موبایل مەکەن، یان کۆبوونەمان لەگەڵ دایکان و باوکان نەکرد ئەمانوت ئاگاتان لە مناڵەکانتان بێت با زۆر ئەوەنە سەیری موبایل و ئینتەرنێت بەکار نێنن، بەڵام ئێستا قوتابخانە هاتۆتە ناو موبایلەکانیانەوە. بەشێکی دیکە لە مامۆستایان پێیان وایە دۆخی دارایی ئێستا دۆخێکی خراپە و لە توانای دایکان و باوکاندا نییە کە دەستەی خوێندکارەکانیان دابین بکەن، ئەمە وێڕای ئەوەی تۆڕەکانی ئینتەرنێت لە هەندێک ناوچەدانین و مامۆستایان و خوێندکارانیش شارەزایی سیستەمی خوێندنەکە نین. ماڵی وا هەیە 5 تەلەبە 6 تەلەبەیتیایە و دوای ئەوەش پرۆسەکە ئێمە وەزارەتی پەروەردەیە ئەنجا فێرکردن ئەگەر بێت و پرۆسەکە بێ بە ئۆنلاین تەنها فێرکردنەکە مێنێتۆ چینە دەرەوەی پەروەردەکە، ئەگەر بەم شێوەیەش بێ کەواتە کارکردن لە وەزارەتێکی وەک پەروەردە بۆ خۆی دیارە سەقەت دەرەچێوە ئەنجامێکی باشی نابێت. سەرپەرشتیارێکی پەروەردەیی لە پارێزگای هەڵەبجە دەڵێ دەبوو پێش بڕیاردان لە سیستەمی ئۆنلاینیان ئەلکترۆنی کۆنگرەیەکی پەروەردەیی بە بەشداری شارەزایان ئەنجام بدرایە و لەم هەنگاوەشدا وەک پێویست سوود لە ئەزموونی وڵاتان وەرنەگیراوە. داوا ئەەکەم دووبارە بە واقعی کە لە کوردستان هەیە، بە واقع ئابووری، بە واقع پەروەردەیی و کۆمەڵایەتی کە هەیە بەو قەرارەیە چاو بخشێنرێتەوە، بتوانین بەدیلی دیکە هەبێ و کەسانی باشیشمان هەن و ڕێگە چارەی باشتریشمان لەم بارودۆخە هەیە و بە هیوام ئەم وتانەی ئێمە ئەم تێبینیانە ئێمە بگاتە کەسانی سەروی خۆمان و بگاتە کەسانی بەرپرس و بارودۆخەکە بەو ئاراسەیە بەرین کە قوتابیان ئیسفادەی زیاتر بکەن و بارودۆخەکە بە هەر چۆنێک بێت لە ڕووی پەروەردەیەوە باشتر تێپەڕین لە وەختەی کە ئەیە و لەم بارودۆخەی کە هەیە ئێستا لە کوردستانە. بڕیارە لە 4 دەی مانگی داهاتوودا خوێندن لە زانکۆی هەڵەبجە بە شێوەی ئاوێتە ئۆنلاین و کەمپاس دەست پێ بکاتەوە و لە 27 دەشدا خوێندکارانی قۆناغی 1 و 2 بنەڕەتی دەست بە خوێندن بکەنەوە. ئەم هەنگاوانە ئەگەرچی کاردانەوەی جیاوازیان بە دوای خۆی دایەناوە، بەڵام هیچ بڕیارێک با ڕاستەی گۆڕانکاریکردن لە بڕیارەکاندا نییە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.